ئیبراهیم قادر لەگەڵ چەناوکارێکی خاوەنی یەکێک لە نووسینگەکانی یاڵۆگۆڕی دراون لە شاری سلێمانی ئەماوڵاتیە دەڵێت لە چەند ڕۆژی ڕابردوودا ژنێک پاشەوەی بە مەبەستی گۆڕینەوەی دراوسەردانی دەکات 24 ملیۆن دینار و زیاتر لە 200,000 دیناری لێدەدزێت پاشەوەی لە ڕێگەی کامێرای چاودێری دوکانەکەیەوە حاڵەتەکە تۆمار دەکات بۆ وەرگرتنەوەی پارەکەی پەنا بۆ پۆلیس دەبات ئەو دەڵێت ئەم حاڵەتە کاتێک ڕوویداوە ئەو ژنە ویستویەتی 20,000 دۆلار بگۆڕێتەوە بە دینار بەڵام پاشەوەی پارەکەی پێدەدات ژنەکە هەلی سەرقاڵیان دەقۆزێتەوە و 20,000 دۆلارەکەی خۆی نادات و دەڕوات. تا دوێنێ چاوەڕێم کەوتم لەوانەیە مافرەتە دایرەیە دەوام هێشتەیشی بێن نەتوانێت بێتەوە بازار بە حکومی ڕقەمی ئێمەیلانە چاوەڕێم کرد دوێنێ وتم ئەگەر هێنایە ماڵی ئاوی بنەشێنەوە مەجبورم خۆم بچم سکاڵا بکەم مەبلەغی 20,000 دۆلار واتە 2 دەفتەرە پارەکەم تەسلیم کردووە حاڵەتێکی هەڵەت ڕوویەوە لە بینی خۆمانە کەسێکە لە دوکانەکەی شەکەین کە پارێش کە ئەژمێرین کە من بە کەسەکەی تەنیش خۆمەڵم تۆ ئەم پارێ وەرگرتووە ئەوڵێ بەڵێوەرم گرتووە ژماردوومە هێتێ من وا ئەزانم کە ئەو پارەکە لە ئافرەتەکە وەرگرتووە. لە چەند مانگی ڕابردوودا چەندین حاڵەتی دزیکردنی جۆراوجۆر تۆمار کرا و کەیسەکانیش لە ژێر لێکۆڵینەوەی پۆلیسدان پۆلیسی ژاماژە بووەوە دەکات لە سەدا هەشتایە و حاڵەتانەی لە ڕێگەی کامێرای چاودێریەوە بەڵگەیان دەستکەوتووە دۆزراونەتەوە و دزەکان دەستگیر کراون. ئەو گرتەیە چەند جارێک گەورەترەکرێتەوە چەند وێنەیەکی لێ ئەگیرێتەوە لەوانەیە دەوێنە 15 لە ڕاشین تا ڕسمەکە تەوزیح هەبێ بەراوردی ئەو وێنەیەکەنەوە لەگەڵوانەی کە ئەرباب سەوابی قنوویە پێشتر گیراون ئەگەر لەوانە شاردنەچوو دیارێمە خەڵکی خۆمان هەیە و بە هاوکاری ئاسایشی سلێمانی دەتوانین تەنسیق لەگەڵوانە بکەن و ئەو وێنەیە بخینە بەردەستی ئەوانەی کەنزیکن تا سەرەداوێکمان دەستکەوت. حاڵەتی دزیکردن بە تایبەت لە ناو بازار و مارکێتەکاندا ڕووی لە زیادبوونە لەوانەیە گیرفان بڕین و دزینی زێڕ و ماتۆرسکیل و دزیکردن لە جانتای ئافرەتان و کەرەستەی تر. ئاود مەحمودیان ئارتی سلێمانی.